الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان گوێگەران و بینەرانی بەڕێز السلام عليكم ورحمة الله وبركاته. لە زنجیرەی 11 لە شێوازی پەروەردەی منداڵ لە شێوازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ پەروەردەی منداڵ گەیشتنە زنجیرەی 11. لەو زنجیرەیەدا گەیشتینە ئەوەی کەوا باسی پەروەردەی منداڵ لە ڕۆژەکانی سەرەتاییدا باسی یەکەم ڕۆژی ویلادەتی منداڵمان کرد و لە 7 ڕۆژدا کە گوتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە 7 ڕۆژی منداڵ بوون چەند سنەتێک چەند ئادابێک چەند شتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو شەرع و دین لۆ ئێمەی بەجێ هێشتووە بۆ ئەوەی ئێمە پەیڕەوی بکەین. یەکێک لەو شتانی کە باسمان کرد لەو کاتدا گوتمان دەو شیرینکردنی منداڵ بوو کە پێی دەوتێت تەحنیک. دەو شیرینکردنی منداڵ کە گوتمان نیشانەی ئەوەیە کە فتڕەیەکی پاک منداڵێکی عەقیدە پاک بێتە سەر ئەو دنیایەوە، هەر وەکو دینی ئێمە کە دینی ئیسلامە دینێکی پاکە، دینێکی شیرینە، دینی فتڕەیە، دینی سروشتی ئینسانە. هەر کاتێک ئەو دینە لەگەڵ ناخی ئینسان تێکەر بوو بەڕاستی ئەو ئینسانە حەز بە تام و چێژی ژیان دەکاتن. هەر وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تام و چێژی ئیمانی داناوە، حەلاوەی ئیمانی دانایە لە سێ شت. یەکەمین شت ئەوەیە کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویست بی لە لای ئینسان لە هەموو شتێک زیاتر. دووەم، کەسێکی خۆش بوێ تەنها لە پێناوی خوا. سێەم، بیر و بڕوا و عەقیدەکەی زۆر لە لا گرنگ و گەورە بێ، پێی ناخۆش بی لەو دین و ئیمانە دەرس بچێ، هەر وەکو چۆن پێی ناخۆشە فڕی بدەنە ناو ئاگر. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو سێ شتە دەفەرموێ نیشانەی حەلاوە و چێژ و تامی شیرینی بەرهەمی ئیمانە. کەواتە ئەو منداڵی ئەتو بەرهەمی دەین و پەروەردەی دەکەی، هەر لە یەکەم ساتی هاتنە سەر دنیادا بە دنکە خورمایەکی زۆر شیرین لە کەسێکی ساڵحی چاک شری دەکاتەوە. ئەو خورمایە دەوی ئەو منداڵی پێ شیرین دەکەی. خاڵی دووەم، گوتمان ناولێنانی منداڵ بە ناوێکی جوان بە مانادار ڕێک و پێک، ناوێکی وابی کە شایستەی ئەو کەسە بیتن، ناوێک بیتن کەوا فەخری پێ بکە لە هەموو کاتێک. بزانن تەمەشا بکەن ناو چەند گرنگە. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم ناوێکی لێدراوە، ئەو ناوە جێگای شانازی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم، هەم لە دنیا هەم لە قیامەت. عەبدولموطەلیب لەو کاتێکەوە ناوەکەی لە دایک بوو کە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم وەکو لە کتێبەکانی سیرە باز دەکا، دەفەرمی بردیە لای کەعبە، فەرمووی ئەوە کوڕەکەمە، ئەوە ڕۆڵەکەمە، ئەوە پارچەجەرجی منە. ئینجا فەرمووی خەڵکی کۆ کردەوە، ئەشرافی قوڕیشی کۆ کردەوە بۆی چ ناوێکی لێ بنێین. ئینجا عەبدولموطەلیب دیارە هەر ئیلهامێکی رب العالمین بۆ، یعنی خوای گەورە وای کردیە کە گەورەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە ناوەکەشی هەر گەورە بیتن. لۆیە ناوی لێنا محەممەد. زانایان دەڵێن لەو کاتدا ئەو ناوە ناوێکی زۆر غەریب بوو، چ کەسێکی وانە بوو کە ناوی محەممەد بی. هەندێکی دەڵێن دوو سێ کەسی کە هەبووە ناویان محەممەد بوو، پێغەمبەری خوا چوارەمین کەس بوو کە ناوی لێ بنرێ محەممەد. ئەو محەممەدە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەخر و شانازی بە ناوی خۆی دەکرد. دەیفەرموو ئەنا محەممەد، ئەمن ئەنا محەممەد و ئەنا ئەحمەد. پێغەمبەر دەیفەرموو من ناو محەممەدە و من ئەحمەدم لە ئاسمانەکان و بیەدەیە لیواء الحەمد، واروەها ئاڵای حەمد و شکر و سوپاسگوزاری خوای گەورە هەر بەدەستی منەوەیە. کەواتە ناوی چاک زۆر گرنگە بەڕێزان، ناوەک بی لۆ ئەو منداڵی ببوونجێ لە هەموو قۆناغەکانی ژیان. خاڵێکی تر کە باسمان کرد کە وتمان ئەویش بریتە لەوەی کەوا عەقیقە و هۆزەبانەکردن لۆ منداڵ. هەر منداڵێک کاتێک لە دایک دەبی سنەتی پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم و حەق و مافێکی ئەو منداڵەیەکەوە ئاژەڵێکی بۆ سەر ببڕدرێ. ئەگەر کوڕبی دوو حەیوانی لۆ سەر ببدرێ، ئەو کەسەی کەوا هەبووە برین ماڵدارە وا چاکە دوو حەیوانی زۆر چاک، بەرانی زۆر چاک، هەر وەکو چۆن ئاژەڵی قوربانی کەوا دەبی چەند مەرجێکی تێدابی وا چاکە ئەو ئاژەڵەی کەوا دەکرێت بە عەقیقە و هۆزەبانە ئاژەڵێک بی صفاتی ئەو صفاتانی تێدابی کە لە بۆ قوربانی
دەبیتن یعنی واتە ئاژەڵێک بیشەلە نەبی کۆرە نەبیتن قۆچی نەشکا بیتن ئاژەڵێکی تەواو بی پڕگۆشت بیتن لەوەی کەوا بکرێتە هۆزەبانە بۆ ئەو منداڵە تەوان ئەو هۆزەبانەیە جیاوازە لەگەڵ قوربانی جیاوازە لەگەڵ ئەوەی کەوا کەسێک خێرەی بکا سەدەقەیەکی بکە بۆ لەبەر ئەوەی ئەو ئاژەڵ سەربڕینە ئەو هۆزەبانەکردنە وەکو مەراسیمەکە وەکو ئاهەنگجێڕانەکە وەکو شکرانە بژێریی خوای گەورەی سوبحانەه وتعالە کە ئەو ئاژەڵە سەر دەبڕدرێ وا سونەت و شەرعیە بکرێتە خواردنێک دۆستان و خۆشەویستان بانگ بکرێ بۆ ئەوەی کەوا خەڵکێک ئاگادار بی ئەی خەڵچینە ئەمن کوڕێکم بووە ئەمن کچێکم بووە بۆیە بۆ کورد و حەیوان سەر دەبڕێ و ئەگەر کچ بوو حەیوانێکی بۆ سەر دەبردرێتن ئاژەڵێکی بۆ سەر دەبردرێ دەکرێتە هۆزەبانە خواردنێک دروست دەکرێ ئەو خەڵکە لەسەر سفرەکە کۆ دەبنەوە یعنی بەڕێزان و خۆشەویستان تەمەشاکە منداڵ چەند گرنگە چەند گەورەیە چەند مهمە وا مەزانە ئەتو درەی منداڵێکی حەفت ڕۆژە چ هەست بەوەی دەکاتنکەوە ئەتو هۆزەبانت لۆ کردیە بەڕێزان ئەو منداڵەکانی کەی کە گەورەیە مەسەر منداڵێک تێ عمری 7 ساڵە منداڵێک تێ 10 ساڵە منداڵێک تێ ڕەنگە 20 ساڵان بیتن کاتێک کە ئەتو منداڵێکی نوێت دەبی یان کەسێکی برادێکی تو منداڵێکی تازەی بووە هۆزەبانی لۆ دەکرێت ئەو منداڵی توش ئەگەر بەڕاستی ئەتو بخینتەوە کە کەسێکی دەستگورتووی بە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەست بەوەی دەکا بابی منیش کاتی خۆی ئەوەی بۆ من کردووە بزانە چەند میمە ئەو منداڵە قەدر و قیبەت و گەورەی خۆی لەکن بە دەردەکەویتن یعنی ئەم بۆ خۆم خوای گەورە کاتێک کە منداڵی پێبەخشیم هۆزەبانەمان کردیا خەڵکێک مەسەن لە خزم و کەس و منداڵەکانی تری گەورەکان زۆر دڵیان خۆش بە بابە ئەو هاشت لۆمە کردووە ئەریۆڵە کوڕم باشتریشمان کردیا ئەو منداڵە حەز بە گەورەیەکی خۆی دەکا حەز بەوەی دەکە ئەو داک و بابەت چەند خۆشحاڵ بووینە کاتێک کە ئەو منداڵەیان بووە ئێستا کامیری ڤیدیۆ شەیەدەتانی لۆی لێدەی و ئەو منداڵەها کوڕم کاتێک کە ئەتوو لەدایک بووی ئەوەمان لۆ تو کردیا چەند میمە کەواتە هۆزەبانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێڕایەتی بە سونەت شتێکی زۆر زۆر گرنگە خاڵیشتر لەو شتانێک کە پێویستە لە ڕۆژانی حەوتەم بۆ ئەو منداڵە بکرێتن ئەویش بریتێ لەوەی تراشیدی سەری منداڵەکە ئەو پرچەی بەسەری منداڵ وایە پێویستی وا چاکە لێ بکرێتەوە بەخۆی زانایانی ژڕایان هەیە شێخ عوسەیمین ڕەحمەتی خوای لەسەربەی دەفەرمێ لە بۆ کوڕان پێویستە بەڕاستی سونەتێکی موئەکەدەیە کەوا ئەگەر کەسێک کوڕی بوو پرچەکەی بتراشرێ بەڵام لە بۆ کچان لەبەروی کچ بە پرچەوە جوانە دەڕێتن ئەگەر نەشتراشرێ ئاساییە یعنی دەکرێت بیکەی دەکرێ نەیکەی لە بۆ کچان بەڵام لە بۆ کوڕ هەتا بکرێ باشترە کە پرچت تراشی ئەو موی کە لی دەکەیەوە دەیبێ لای زێڕنگرەک بەزی و یان بەزێڕ بەجێرەی ئیمکانیەتی کەسەکە بەجێرەی ئیمکانیەتی کە ئەو کەسێکەوە بەرێ منداڵەکەی بووە دەتانی موەکان دێخێسە لایەکی تەرازوو تەوان زێڕنگرەکان شارەزاییان هەیە هەر بچی ئەوان دەزانن هەر کەسێک بستە لای زێڕنگرەکان دەزانن ئەو لۆ دەقرسێنی بە زێر یان بەزی و پارەیەکی یعنی کەم دەکا بە قدرای ئەو پارەی دەکەیە سەدەقە و خێر لە بۆ منداڵەکە بەڕێزان صدقة وخير زوزر جرينجا بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم الصدقة تدفع البلاء صدقة وخير بلا مصيبة لا ددا دفع إذا كان لسر إنسان لو يأتو أو خيري كذا كي لحفتم روجي أو من دالا رنجا تندين بلاو نهامتيو ناخوشيو درد لسر أو من دالا لا دبا يعني أقرأتو 10,000-15,000 دينار بكي خير احتمال 150,000 دينار عيادي دكتوري كله بجرتوا رنقا او من دالة توشي بلا يقدبوا بلان بهوي او صدقة وخواي قول سبحانه وتعالى لسر او من دالة لا يدباتن كواتب راسي او شتاني كباس بانك الخوشة ويستان ببين هنا نويتي درسكاني بيشوش بو لوي كوا ايمال للروجي حوتم دا تون من دالة كان من برين مافيا بي بدين وأو آداب السنتاني كسنتي بيغمبري خوشويستا صلى الله عليه وسلم دي بزي بكين أوي كقوتبان بيغمبري خوا صلى الله عليه وسلم همويلو من دالكاني خوي كرديا أو ذا تكتكاني يان كركاني كإبراهيم عبد الله كري بيغمبر بو صلى الله عليه وسلم كوا طيب الطاهر شيان بيدوترا بيغمبري خوا صلى الله عليه وسلم أو شتاني لبو من دالكاني كرد وبيغمبري خوا لبو نوكاني خوشي كحسن وحسين أو شتاني كرد عقيقي لبويان كرد والناوي جواني لبويان نا حتى ناوي كإمام علي كحسني بو ناوي لنا حسن كحسيني بو ناوي لنا حسين من ضالي سيميام بو ناوي لنا محسين كات الناوى كانج أكر ترتيبه ناوى كان وزن قافيان يد به مشكلة نية حسن حسين
محسین زۆر ئاساییە کەسێک ئەگە ناوی محەممەد بی ناوی ئەحمد بی ناوی سەرمەد بی ناوی یعنی ناوەکان لەگە یەکتر بگونجێ چکت چ کوڕ شتێکی ئاساییە و شتێکی زۆر باشە و هیچ ئیشکالی تێدا نیە لە شریعەتی ئیسلام. خوای گەورە ئاخیر خێرمان بکە و منداڵەکانمان ساڵح بکە و خوای گەورە ئەوەی دەڕین وتمان لێمان قبول بکە بە ئیخلاسەوە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله.